لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. تایبەتمەندی فریشتە و جنۆکە و شەیتانەکان. 1. تایبەتمەندی فریشتەکان. فریشتەکان لە نور دروستکراون و نور بناغەی بەدیهاتنیانە. وشەی ئەلمەلەکیە بە ماناکانی پەیام و نێردراوی و چاودێری و بریکاری و نازڵبوون لە جێگایەکی بەرزەوە و نیگابانی بەسەر کاروبارەکانەوە دێت. فریشتەش بە شێوەیەکی ڕەها بەو گرۆهە پیرۆزەی نێردراوانی خوا دەوترێت کە پەیوەندی نێوان جیهانی گەورە و جیهانی بچووک دروست دەکەن و نوێنەریەتی دەکەن و هەواڵ دەهێن و دەیخەنە سەر شێوەیەک کە خۆشی و شادی بە دڵمان دەبەخشن و پەیامە خواییەکان وەک بڵێ بە جۆرێک ڕێک دەخەن کە مرۆڤ بتوانێت وەریان بگرێت. فریشتەکان ڕوویان لە جیهانی ئەو دیوە و زیاتر کارپێسپێراوەکانی جیهانی ئەو دیون و چاودێری کاروبارە خواییەکان لە هەردوو جیهانەکەدا دەکەن و بەڕێز و سەرسوڕمانەوە ستایشیان دەکەن. فریشتەکان تەنها سەر بە جیهانی ئەمر نین و جەستەیەکی بەدیهاتووشیان لە نور هەیە، ئەوەندە هەیە جەستەیان نورانی و نەرمونیانە. لەبەر ئەم هۆیە چۆنیەتی تێکەڵبوون ئەلحلول و بەناوداچوون ئەلنفوذیان زۆر خێرا و کامەڵە. بۆ نمونە لە بیلبیلەی چاوی مرۆڤدا جێ بۆ خۆی دەکاتەوە و وا لە چاو دەکات کە ببینێت و شتانی جوانی پێدەبینێت. بە مانای جیاواز ڕوو لە ڕووەک و ئاژەڵان دەکەن. زۆربەی زۆری ئەو ئیلهامانەی دەڕژێنە دڵەوە لە خوای گەورەوەن، جاری وایشەیە لە ڕێی فریشتەکانەوە دەگوێزرێنەوە. لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. ئەمەش خاسیەتێکی تایبەتە بە فریشتەکان. هەرچی مرۆڤیشە هەرگیز ناتوانێت وەکو فریشتەوا بێت، چونکە هەمیشە لەو دابەرزبوونەوە و نزمبوونەوە ڕوودەدەن. هەروەک مرۆڤ دەتوانێت بەرز ببێتەوە بۆ ماهیەتێکی سەر و فریشتەکان، دەتوانێت نزمیش ببێتەوە بۆ خوار ئاستی بوونەوەرە بێعەقڵ و شعورەکان. بەڵام پلەی فریشتەکان جێگیرە، چونکە لە نور بەدیهاتوون. هەرگیز وەکو جنۆکەکان و مرۆڤەکان دووچاری سەرپێچی نابن. لە فریشتەکاندا نێر و مێ نییە، هەروەک لە ڕق و قین و تووڕەیی و بەخیلی و حەسوودی و هەستە خراپەکانی تر بەدورن، پارێزراویشن لەو غەریزە و کەم و کورتیانەی کە لە مرۆڤ و جنۆکەکاندا هەن. فریشتەکان ناخۆن و ناخۆنەوە و برسی و تینویان نابێت و ماندووبوون ناناسن. موچە و کرێیان نییە، بەڵام لە هەر کاروبارێکدا کە بە ناوی خواوە ڕای دەپەڕێنن چێژێکی نیان و لەزەتێکی خۆش وەردەگرن. لەگەڵ ئەوەدا کە پلە و پایە و پێشکەوتنیان نییە، بەڵام لە عیبادەتەکانیاندا بۆ خوای گەورە بە گوێرەی ئاستەکانیان پیت و بەرەکەت وەردەگرن. لەبەر ئەوەی لە نورن، ئەوا وەکو خۆراک نور بۆیان بەسە. هەروەک چۆن مرۆڤەکان بە ئاو و هەوا و ڕووناچی و خۆراکە جۆرا و جۆرەکان دەژین و چێژیان لێ وەردەگرن، فریشتەکانیش بە زیکر و تەسبیحات و سوپاسگوزاری عیبادەت و معریفەت و خۆشەویستی خوایی دەژین و چێژ وەردەگرن. تەنانەت بۆ نەخۆشەکانیش لە ڕوویەکەوە خۆراکی ئەوانن، بۆیە حەز لە بۆنی خۆش دەکەن و پێیان خۆشە. لێرەدا جێخۆیەتی ئەوە بیری خوێنەر بخەینەوە. پێغەمبەری خوا صەڵی الله عەلەیه وسەلەم کە نوێنەری فیترەتی ساغە لە بەرزترین لووتکەدا حەزی لە بۆنی خۆش دەکرد و دەیدا لە خۆی. فریشتەکان لە بابەتی تێگەیشتن لە ذاتی پەروەردگاردا لە مرۆڤ لە پێشترن و لە معریفەتی ناو و سیفەتە پیرۆزەکانیشدا لەوان لە پێشترن. بەڵام لەو ڕووەوە کە مرۆڤ ئاوێنەیەکی گشتگیری ناو و سیفەتە پیرۆزەکانی خوای پەروەردگارە، ئەوا لەسەر ئاستی بیر و هەست و دنیای دڵ و ژیانی بیرکردنەوە مرۆڤ بە جۆرێک بەدیهاتووە کە لە پێش فریشتەکانەوەیە. ئێمە ناو و کاروباری هەندێک لە فریشتەکان دەزانین، چونکە هەم لە قورئان و هەم لە فەرموودەکانی سەروەرماندا باس کراون. هەندێکی تر لە فریشتەکان تەنها ناونیشانە گشتیەکەیان و جۆری ئەرک و فەرمانبەریەکانیان دەزانین. بەڵام لەبەر ئەوەی لەم ڕووەوە هیچ ڕیوایەتێک نییە، زانیاریمان لەسەر ناو و عادەتیان نییە. چوار فریشتە مەزنەکە دەناسین کە بریتین لە حەزرەتی جیبریل و میکائیل و ئیسرافیل و عەزرائیل. بەڵام هەشت فریشتەکەی هەڵگرانی عەرش و
الملء أعلاو الندي الأعلاو الرفيق الأعلا ناناسین بێجگە لە چوار فریشتە مەزنەکە چەند دەستەیەکی دیکەش دەناسین وەکو فریشتەکانی ئەلکروبیون و ئەلموهەیمون و فریشتەی دەرگاوانی بەهەشت بە ناوی ڕەضوان و فریشتەی پاسەوانی دۆزەخ بە ناوی مالک. جگە لەمە دەزانین کە کۆمەڵێک فریشتە گرنگی بە کۆرپەلە دەدەن لە سکیدایکیدا و هەروەها ئەو فریشتانەی کە هەموو گفتار و کردارەکانی مرۆڤ تۆمار دەکەن ناویان کراما کاتبینە. اینجا لە فەرمودەکاندا هاتووە کە هەموو ئیماندارێک 360 دانە فریشتەی هەیە کە دەیپارێزن. ئەمانە بە تایبەتی چاودێری منداڵان و بە ساڵاچوان دەکەن. هەروە کۆمەڵێک فریشتە هەن کە خێر و چاکە پیشانی مرۆڤ دەدەن و دوعا و داوای لێخۆشبوونی بۆ دەکەن و ترس دەخەنەوە دڵی بێباوەڕانەوە. بە هەمان جۆر دەستەیەک فریشتەش هەن کە چاودێری کۆڕەکانی عیبادەت و زیکر و زانست دەکەن و لە کاتی نوێژی عەسر و بەیانیدا کارمەندیەکانیان دەگۆڕن و سەڵاواتی ڕۆژانی جومعان دەگەیەن و گوێ لە قورئان دەگرن و ئارامی و ئاسوودەییدا دەبەزێنن بۆ ئەم جۆرە جێگایانە. هەروەها کۆمەڵێکی دیکە هەن کە هاوشانی موسڵمانان لە ڕێزی نوێژدا دەوەستن و نوێژ دەکەن و هاوڕێیەتی تەحیاتەکانی ئیماندار دەکەن. هەروەها ئەو فریشتانەی کە لە کاتی سەرەمەرگ و دوای مردندا دەردەکەون و ئەو نەکیر و منکرەش کە لە گۆڕدا پرسیار لە ئادەمیزاد دەکەن. هەروەها ئەو فریشتانەی کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم لە میعراجدا دیتنی کە لەو ڕۆژەوەی بەدی هاتوون هەندێکیان لە قیام و هەندێکیان لە ڕکوع و هەندێکی دیکەیشیان لە سوجدەدان. هەروەها ئەو فریشتانەی کە لەوانەیە ژمارەیان هێندەی ژمارەی گەردیلەکان ببێت و هەر لە جوڵەی گەردیلەکانەوە هەتا کەوتنە خوارەوەی دڵۆپەکانی باران و لە کشان و کەوتنە خوارەوەی نەیزەکەکانەوە هەتا جوڵەی گۆی زەوی و ئەستێرەکان و سیستەمەکان و گەلەستێرەکان و لە درەختەکانەوە هەتا گوڵەکان چاودێری سەرجەم کاروبارە تەکوینیەکان دەکەن. كل نفس ذائقة الموت كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام. ئەمە بڕیارێکە و هەموو بەدی هاتوویەک دەگرێتەوە و فریشتەکانیش لەم فەرمانە بەدەرنین. تەنانەت لە کۆتاییدا بە حەزرەتی ئەزرائیل دەوترێت ڕۆحی خۆشت بچێشە. بەڵام ئەگەر هەندێک بەدی هاتووش هەبن کە بەهۆی پەیوەندیان بەخوای گەورەوە بەردەوامی بەبوونیان بدەین ئێمە نایانزانین. فریشتەکان بە تایبەت فریشتەکانی ڕەحمەت ناچنە ئەو ماڵانەوە کە پەیکەر و وێنە و سەگ و خاچیان تێدا بێت. لەو کەسانە نزیک نابنەوە کە لە حاڵەتی حەیزیان لەشگرانیدان و لەو کەسانە نزیک نابنەوە کەشتانی بۆ ناخۆشی وەک پیاز و سیر و کەوەر دەخۆن و ئیمانداران بێزار دەکەن. دەکرێت جگەرە و شتە بۆ ناخۆشەکانی تریش داخڵی هەمان بازنە بکرێن و هەروەها دەگونجێت بوترێت کە فریشتەکان نزیکی ئەم جۆرە بۆنانەش ناکەونەوە. ڕیوایەتەیە دەربارەی ئەوەش کە فریشتەکان نزیکی ئەو کەسانە ناکەون کە پەیوەندیان لەگەڵ دایک و باوک و خزم و کەسوکار بڕیوە. ئەگەر بمانەوێت فریشتەکان لەگەڵماندا بن پێویستە پێش لە هەر شتێکی دی لە بیرمان نەچێت ئەو زەمینە و ژینگەیەیان بۆ ئامادە بکەین کە دەیانەوێت.